لا دوای 25 ساڵ لە تاوانی ئەنفال کە سوکاری ئەنفالکراوان و ڕزگاربووانی و هەڵمەتە هێشتا بەدەست چەندین کێشەی کۆمەڵایەتی و دەروری و ئابووریەوە دەناڵێنن لەو بارەیە وەڕای ئێوە چییە؟ لە دوای 25 ساڵ لە کیمیابارانی هەڵەبجە ئەبینین هێشتا چەکی کیمیاوی بەکاردەهێنرێت لە ململانەکان ئەمەش دەیسەلمێنێت کە ئێمە وەکو مرۆڤایەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ لە مێژوو فێر نەبووین. گوستاف فریدولین سەرۆکی پارتی سەوزی سویدی ئۆپۆزیسیۆن و ئەندامی پەرلەمانی سوید لە چاوپێکەوتنێکی تایبەتدا تەنها داواکاری کە سوکاری ئەنفالکراوان دەستگیرکردنی ئەو کەسانەیە کە هاوکاری ڕژێمی بەعس و سەدامیان کردووە بۆ لە ناوبردنی کوردەکان ئەوانەی پێیان دەوترێت جاش و مستەشارەکان لەگەڵ ئەوەشدا هێشتا ئازادن و دادگایی نەکراون. تەواوی 349 پەرلەمانتارەکەی پەرلەمانی سوید تاوانی ئەنفالیان وەکو جینۆساید ناسان بە پارتەکانی بەشداربووی حکوومەتیشەوە. ئێمە هیوادارین کە حکوومەتی سوید پەیامەکەی پەرلەمانی پێگەیشت بێت و ئەنفالی کورد بە جینۆساید بناسێنێت. هاوڵاتیان مافی خۆپشاندانیان هەیە و من هەمیشە دژی توندوتیژیم. دەبێت حکوومەت پارێزگاری لەو کەسانە بکات کە ڕای خۆیان بە ئازادانە دەردەبڕن. چاوپێکەوتن شەوی دووشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.